زۆکو تاقانەیەکی کیمیاباران و خاوەنی پۆلێک شەهید هەستان چیە ئەمڕۆکە هەڵەبجە بۆتە 19مین پارێزگا. من سەرخۆشی لە خەڵکی ئەنفالکراوەکانەکەم، سەرخۆشی لە خەڵکی کە سوکاری هەڵەبجەکەم. ئەوە هەر بۆ بۆنەوە ئێمە وەکو لە مزگەوتەکانە وەکو هاوشێوەیەکی جەژن قورآانی تیا خوێنەوە بوو بە جەژن، ینی بەڕاست سەڵاتی جەژن لێدراوەتە. ئەمە جەژنێکە بۆ هەڵەبجەکان بەس بە قورآن خوێندن. ئەمە شتێکی تازەگەریە لە هەموو کوردستان و عێراقا. پیرۆزبایی لە هەڵەبجەکانەکەم، دەستخۆشی لە هەر کەسێکەکەم کە ئەگەر بە وشەیەک دەنگی لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجەیە بێت، هەر لە ئەندامە کوردەکان، ئەندامانی پەرلەمان، سەرۆکی پەرلەمان، سەرۆک کۆمار، سەرۆکی هەرێمی کوردستان، جێگری هەرێمی کوردستان، هەچ کەسێک لە هەر لایەنێکی سیاسی لە ناو پەرلەمانی کورد عێراقا دەنگی لەسەر بە پارێزگابوونی بێت، لە ناو پەرلەمانی عێراقا عەرەبەکان دەنگیان بە پارێزگابوونی هەڵەبجەیە بێت، لێرەوە بە ناوی کەسوکاری شەهیدان و چاویان ماچەکەم و دەستخۆشیان لێک. برینەکانی ئەوە تا چەند دوایە بڕیارە ئەمە ئاهبەخشێکە بە هەموو هەڵەبجەکان، بە قوربانیەکان. ئەمە گەورەی ئەو تاوانە نیشانەدا کە بەرامبەر بە هەڵەبجەکان کراوە. جارێکی تر ئەگەر لە مێژووە لە ڕابردووە لە 37 ساڵی ڕابردوو کیمابارانی هەڵەبجە خنکراوەیەکی پێوە دیار بێ خنکێنرابێ لە بانگەوازە بوون بە پاحافەزەکەی دەیان جار گەورەکردنی هەڵەبجە نیشانەدان. هەڵەبجە ئەبوژێتەوە ئینشەڵا، هەڵەبجە چێتە قۆناغێکی نوێ گۆڕانکاری بەسەر بژێوی ژیانی خەڵکەکە دێت.